بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بەڕێزان لە شاری سلێمانی کۆنفرانسێک لە بارەی پێکەوەژیان بەڕێوەچوو لە ژێردوشین بە هەمومان لە پێناوی ژیان بەیەکەوە بژین لە شاری سلێمانی کۆنفرانسی پێکەوەژیان بە ئامادەبوونی زانایانی ئاینی و چەندین توێژەری ناوخۆ و بیانی بەڕێوەچوو بە میواندارێک لە بەڕێزان دکتۆر محەممەد بامۆکی ئەندامی ئەنجومەنی سیاسی کۆمەڵی ئیسلامی هەروە دکتۆر عەبدولفەتاح حسێن مامۆستای زانکۆ تاوتوێم پرسە دەکەین لە سەرەتادا راپۆرتێک دەبین دواتر لەگەڵ میوانەکانمان درێژە بەم پرسە دەدەین. بۆ ئەوەی مرۆڤەکان لە پێناو ژیاندا پێکەوە بژین و دژی بیری تەکفیری ببنەوە لە کۆنفرانسێکدا کە گرنگترین تەوەرەکانی بە ئامادەبوونی پسپۆڕان و توێژەرانی بیانی لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا و میسر و ئەردەن و تورکیا خرایە بەرباس و شیکرانەوە. ڕوبەڕووبوونەوە لە بیری تەکفیرکردن و توندوتیژی کە بە بڕای بەشێک لە توێژەرانی بەشدار بوو بەکارهێنانی ئاین بووەتە ڕێگەیەک بۆ بڵاوەکردنی بیری تەکفیر و توندڕەوی بەتایبەت لە ناوچەکانی عێراق و دەوروبەریدا کە هۆکارەکەی لای بەشێک لە زانایانی بەشداربووی کۆنفرانسەکە دەستێوەردانی سیاسی وڵاتانی زلهێزی وەکو ئەمریکا هۆکارە بۆ برەودان بە بیری تەکفیری و بەکارهێنانی ئاینی پیرۆزی ئیسلام بۆ توندوتیژی. سیاسەتی دەرەوەی ئەمریکا دەستێکی ئاشکرای هەیە لە دروستبوونی ئەم ئیڕهاب و تیرۆرەی کە لە عێراق لە سووریا لە یەمەن لە میسر لەم ڕۆژهەڵاتی ناوەڕاستە ڕوو ئەدات و پشتگیری ئەو نیزامانە ئەکات و هاوکاری مادی و معنەویان دەکات و دەستی ئەمریکا ڕوون و ئاشکرایە لەم پرۆسە و لەم مەشروعانەدا. لە وەڵامی زانایەکی ئاینیدا توێژەرێکی ئەمریکی بۆ پەیام باز لەوە دەکات توندوتیژیەکان لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا زیاتر لە ئاینەکانی تر ڕوودەدەن تا لە ئاینی پیرۆزی ئیسلام و وتیشی ئەمریکا و هیچ وڵاتێک ناتوانن دەستێوەردان لە هیچ وڵاتێک بن گەربێت و ناوخۆی ئەو وڵاتە بیانەوێ پێکەوە بژین. How do I see the conflict? I think it is essentially not about religion. من دین بە سەبەبی ئەو توندوتیژیانە نازانم. سەبەبی ئەو توندوتیژیانە هۆکاری سیاسی و کۆمەڵایەتی هەیە. زۆر کاتەوانی کە پەراوێز خراون بە هۆکاری ئەو پەراوێز خستنیانەوە کەنارخستنیانەوە پشگەخستنیانەوە و تێڕوانین بۆیان وەکو مواتنی دەرەجە دوو ویان لێکا کە پەنا بۆ کاری توندوتیژی برن. بەڵام کاتێک کە ئەم کەنارخستنەوە کەسە کەنارخراوەکان کەسانێک یانەوە هەڵیان بنێن بۆ ئەوەی مافەکانی خۆیان بەدەست بهێنن پێویستیان بە شتێکە بۆی بیان خەن و حرەکەتیان پێ بکەن. لێرەیە دین بەکارهێنرێت و پاڵیان پێوەنێت بۆ ئەوەی کە لە ڕێسەرچاوەیەکی دینیەوە وەکو بڵێ قووەتی خۆیان وەرگرن بۆ ئەوەی جەماوەرەکەیان هەمیشە بە چالاکی بهێڵنەوە لە دژایەتیکردنا لە بەکارهێنانی توندوتیژیە. کوردستان نمونەی پێکەوەژیانی ئاینی و نەتەوەی بۆ بەدرێژایی مێزوو. بە پێی وتەی سەرۆکی یەکێتی زانایانی ئاینی ئیسلامی کوردستان لە کۆنفرانسەکەدا لە هەرێمی کوردستان کێشەی پێکەوەژیانی ئاینی و کۆمەڵایەتی نییە ئەوەی بووەتە کێشە ناتەبایی سیاسیە کە بە بڕوای زانایەکی ئاینی گەربێت و سیاسیەکان پابەندی یاسا بن ئەوە ناتەبایی سیاسی نامێنێت کە وەشکاریگەری ڕاستەوخۆی لەسەر پێکەوەژیانی ئاینی و کۆمەڵایەتی هەیە. لایەنە سیاسیەکان بەو شێوەی کەوا ڕاست و دروستە مامەڵە بکەن. بەرژەوەندی حیزبی بەرژەوەندی شەخصی بەرژەوەندی تایبەتیەکان وەلانێن بەرژەوەندە گشتیەکان کە بەرژەوەندی میلەت و وڵاتە و هەرێمەکەی لە بەرچاو بگرن هەموو گرفتەکان چارەسەرەبێ. باپەی توێژینەوەکان دوجار ئەو ڕێگایە ڕوونتر کرایەوە کە ئاینی پیرۆزی ئیسلام دوورە لە بەرهەمی توندوتیژی و پەیامەکانیشی بۆ هەموو مرۆڤەکانی جیهان بەبێ جیاوازی ئاینی و نەتەوەیی تەنها ئاشتی و پێکەوە ژیانە. جەلال محەممەد کەناڵی ئاسمانی پەیام سلێمانی. دووبارە سڵاوتان لەبێت بەڕێزان سوپاس بۆ میوانەکانمان بەخێر بێن سوپاس بۆ ئامادەبوونتان کاکتۆر محەممەد ئەگەر لە بەڕێستانەوە دەست پێ بکەین باز لەوە بکەین لە سەرەتادا تێڕوانینی ئاینی پیرۆزی ئیسلام بۆ پرسی پێکەوە ژیان چییە؟ بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله. ئاینی ئیسلام هەر لە ناوەکەیەوە کە ئیسلامە ئیسلامیش وەکو لە ڕیشەکەی گەڕێتەوە بۆ سیلم و ئاشتی و پێکەوە ژیان بۆ ئەوە هاتووەکەوەکو حتا
ئاینەکانی پێشخۆی پێغەمبەرەکانی پێشخۆی عەلەیهیمو سەڵات وەسەلام ئەم دانیان پێیانێ بەڕاستیان دانێ پەیامەکانیان هەتا کە دەستکاریش کراوە مادەم لە ئەسڵە لەلایەن خواوە هاتوو دانی پێیانێ لەبەرەوە ئیسلام مرۆڤەکان هەموو وەکو مرۆڤ سیرەکە جا ئەوانەی کە شوێن ئاینەکەی کەوتون ئەوە مسلمان و ئیلتیزاماتی خۆیان هەیە ئەوانش کە لە ئاینی کە و ئەدیانی ترن کە لەلایەن خواوە هاتووە لەگەڵ ئەوانشە معاملەیەکی ڕاست و دروستەکە و وەکو مرۆڤ وەکو ئینسان ڕێزیان لێ ئەگرێ حڕێت و ڕێگە بە ممارەسەی شعایرە دینەکانیانەدا و هیچ زۆر لێکردن و زەخت و فشارێکی بۆ نەهێناون بۆی واز ئاینەکەیان بێنن مێژووی ئیسلامی شایەدا لەو 1400 ساڵە کە پەرزگا و شوێنە ئاینەکان و دینەکەیان و هەموو شتەکانیان لە وڵاتی ئیسلامە کە بەو مودە درێژە لەوانەیە بڵێن 100 ساڵێکی نەبێ ئیسلام دەسەڵاتدار بووە دەسەڵاتداری ڕەهای وڵاتەکە بووە ئەوانەی هێڵاوەتەوە ئاینەکانی هێڵاوەتەوە پەرزگاکانی هێڵاونەتەوە بەڵگەیە لەسەر ڕاست و دروستی ئەوەی کەوا ئیسلام بە واقعی پێکەوە ژیانی قبول بووە نەک بە نەزەریات و بە قسە و شتی تەنها دەستەواژە و شەی جوان و تعبیراتی جوان بەکاربێنێ بە عەمەلی بە فعلی ممارەسەی کردو بەڵە زۆر باش بڵام هەندێک لایەن بۆ نمونە ئاینی پیرۆزی ئیسلام بەوە تۆمەتبار دەکرێت بۆ نمونە دەیانەوێت بە زۆر خەڵک بە تون و تیژی مەسەرەن بکرێ بە مسلمان دەکرێت ینی بە ئیسلام بە زۆر بسەپێنریان کەسێک ناودەندێ مسلمان کە بە تون و تیژی ببێت بە مسلمان نەخێر خۆی ئیسلام ئەگەرێتیە بە ڕەزامەندی و لە قەنەعەتی دڵیەوە مسلمان نەبێ ئەوە لە لای خوا بە منافق داندێ لە قورئانە بە منافق ناوێنرا و منافق واتە دەر و ناوی پێچەوانەیە لەبەرەوە ئیسلام ئەسڵەن ئەوەی کەواکو منافقە لە کافری ئەسڵی خراپترە لای ئیسلام لە بەرنامە ئیسلامە ئەوە باشە کە هەر لە سەر ئاینەکەی خۆی ماوە مسلمانەوە تا یەکێک درۆ بکە بە ناچاری سەرزارەکی منافقە کە منافقی عەقیدەیی بێ لە کافر خراپترە إن المنافقين في الدرك الأسفل من النار کە درۆەکە بەڵام ئەگەر کابرا مسلمان بوو ئەبێ بە قەنەعەت مسلمان بێ قەنەعەتی ژەبێ بە حوسن و ڕەزای خۆی بێ بۆیە مەسا ئەو شوێن و وڵات و مەملەکەتانە مەسا بەهێزترین بەڵگە ئەوەی کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کاتێ ڕۆشتە شاری مەکە و شاری مەکەی ئازاد کرد ڕۆژی یەکەم مۆڵەتی خەڵکەکەی دا ئیجباری نەکردن کە هەمویان توانین بڵێ لەژێر دەسەڵاتی ئەوا بوون چەندین ساڵە دژایەتی پێغەمبەر و شوێنکەوتوانیان کرد صلی الله عليه وسلم بەڵام پێغەمبەر ئیجباری نەکردن لەسەر کە مسلمان بۆ سبەی خۆیان هاتنەوە مسلمان بوون خۆیان اختیاری ئیسلامیان کرد خۆگەرەوە بۆیە بۆ ئەم یەکسەر دەرفەت لەبەریانە نەیەڵێ بڵێ یەڵا یا مسلمان بنیا شتێکی کە بەس پێغەمبەر وای نەکرد صلی الله عليه وسلم لیان گەڕا بەڵکو بەڵگەمان هەیە لە سیرەتی پێغەمبەرە ڕئیس عەشرەتی وا هەیە مسلمان نەبووتێتی بە پێغەمبەر صلی الله عليه وسلم مدەتم بدە 3 مانگ لەگەڵ تابم با هەڵسو کەوتوشت ببینم ئەو جا بڕیاری خۆمەدە مسلمان یانە پێغەمبەری خوا قبوڵی بوو قبوڵی بووە کابرا مسلمان نەبێ ماوەیەکی باش خۆی بە چاوی خۆی شتەکان و دروشم و شعایر و ئەخلاق و هەڵسوکەوتی پێغەمبەر و مسلمانان ببینێ پاشان بڕیاری خۆی بڵێ سپاس دەکەم کاتۆراتێبێن بەڵێ کاتۆری جەنابیشت بە خێر بێ سپاس بام دەمونتان ئەمڕۆ لەم کۆنفرانستا زۆر باز لە مەسەلەی پێکەوە ژیان و ڕوبەڕووبوونەوەی بیری تۆندڕەوی کرا ئەگەر پرسیار بکەین ئێمە لە کوردستاندا ینی کێشەیەکمانەیە بە ناوی کێشەی پێکەوە ژیان تایبەتی کە ئێمە کۆمەڵگەیەکی زۆرینەی مسلمان نشین کێشەی پێکەوە ژیانمان هەیە لەگەڵ پێکاتە و ئاینەکانی تر والله بێگومان بسم الله الرحمن الرحیم بێگومان هەموو کۆمەڵگەیەک لە ئاستێک لە ئاستەکان تا ئاستە لە ئاستەکان کێشەی هەر ئەبێت لە ڕوویەک لە ڕووەکانەوە ئێمە چەند پێوەرێکمان هەیە بۆ ئەوی کەوا مرۆڤەکان لەسەر ئەو ئەساسە لەسەر ئەو پێوەرە پێکەوە بژین جا هەیە لە کۆمەڵگا ئایا لە گروپێک بێ ئایا حیزبێک بێ ئایا جەماعەتێک بێ ئایا خاوەندینێک بێ یەکێ لەم گروپانە هەڵئەبژێرێ ئەگەر هەر کەسێ پابند بێ بە هەر گروپێک بە هەر پێوەرێک لەو پێوەرانەوە لەسەر ئەساسی ئەو بیەوە تەعامل لەگەڵ خەڵکیدا بکە حتمەن بێگومان لەناو ئەو کۆمەڵگایە کێشە دروست دەبێت کێشەی پێکەوە ژیان دروست دەبێت لەبەرەوە کۆمەڵگەی ئێمەش بەڵێ کۆمەڵگەیەکی زۆرینە مسلمانە بەڵام ئێمە تەنها یەک شتمان نییە تەنها کێشەی ئاینمان نییە تەنها کێشەی مەزهەبمان نییە بەڵکو لە ڕووەکۆ اختیلافی ئاینی لەناو کۆمەلگای ئێمە هەیە لە ڕووەکۆ اختیلافی مەذاهبی لەناو ئێمەیە لە ڕوویەکی کەشە اختیلافی فکری و سیاسی لەناومانە هەیە لەوانەیە لە ڕووی ئاینێکەوە لە ڕووی مەزهەبیەکەوە
شتێکی ئەو تۆ نەبێشانی باسکردن بێ ئەسڵەن نە دیار دەبێ و بە ئاستێکی کەمش حاڵت بێ بەڵام سەیرەکەی لە ڕووی سیاسیەوە لە ڕووی فکریەوە لەوانەیە خلافات و ناکۆکی لە ناو کۆمەلگای ئێمەشە هەبێت و ئەوەشە کە قەیرانەکانی ئەمڕۆ کوردستانی زەق کردوێتە و گەورەی کردووە کە ئەوەیە هەر ئێمەین کە خەڵکێکی مسلمانین بەڵام لەبەر ئەوەی لە ڕووی سیاسیەوە لە ڕووی فکریەوە یەکنین خلافمان هەیە حساب بۆ یەکتر ناکەین ڕێز لە یەکتر ناگرین هەستی مشاعری بەرامبەر ڕێز لێ ناگرین و نامانەوە مقابلەکەمان وجودی هەبێ وەکو ئەوی کەوا ئێمە هەمانە ئەم قەیرانانەی دروست کردو گەشتون بەم حاڵەتێکەوە حزبەکانمان حزبە سیاسەکان نەگەنێ نەتیجە دژی یەک بوەستن هجووم بکەنە سەر یەکتری ئەمەش بەشێکە لە پێکەوە نەژیان بەڵام بۆچی ئەم پێکەوە نەژیانە دروست بووە دین دروستی نەکردووە مەذهب دروستی نەکردووە وێنەما اختلافی فکری و سیاسی لە نێو شوێنکەوتەی حزبەکانە بەڵام زۆر باش بەس مەوەسم وەکو مەسەلەی پێکەوە ژیانی ئاینی بە شێوێکی گشتی بۆن زۆرینە ئاینی پیرۆزی ئیسلام لە کوردستان کۆمەڵێکمە ئاینی تریش هەیە یعنی هیچ کێشەیەکە لەمڕۆوە ئێمە هیچ کێشەیەک لە وڵاتی ئێمە نییە و نەش بووە لە ڕووی ئاینیەوەکەوە نەگونجێن یاخود کێشە هەبێ یا شەڕ و پێکداچوون هەبێت ئەم شتانە تاوکو ئێستا لە وڵاتی ئێمانە بۆ وجودی نیە ئەگەر حاڵەتێکی نادریش دروست بوو بێ دروست کراوە ئەگنا لە ئەسڵا نە لە بینی مسلمانەکان و لە غەیری مسلمانەکان لە مەسیحیەکان یاخود لە جوولەکەکان یاخود لە یەزیدی یانەکە لە هەر بابەتێکی تر و هەر دینێکی ترکە وجودیان هەیە لە کوردستانە هەتاوکو ئێستا کێشەیەک نەبووە لە مابینی ئەم دیانتانەیە بەگژیەکە بچن زۆر باشە باسی پێوەرەکانی پێکەوە ژیان کرد بە شێوەیەکی گشتی پێوەرەکانی پێکەوە ژیان لە نێوان پێکاتە جیاوازەکان لە ئاینی جیاوازەکان لە کۆمەڵگەیەکدا چینە و پێوەرانەی کە ئەو دیاری دەکەن کە پێکەوە ژیان لەم کۆمەڵگەیەدا هەیە بەڵێ ئێمە وەکو باسمان کرد کار کۆمەلگایەک بۆ کۆمەلگایەکی تر جیاوازن لە اختیارکردن و هەڵبژاردننی پێوەرەکەدا هەیە وڵاتی وامان هەیە یا کۆمەلگای وامان هەیە لایەنی قەومیەت لایەنی نەتەوەگەرێتی زاڵە بەسەریە نەتەوەگەرێتی ئەکات بە پێوەرێک بۆ پێکەوە ژیان ئەوەی لە قەومیەت و لە نەتەوەی خۆی بوو ڕێزی لێ ئەگرێ مافی پێدا مافی بوونی ئەداتێ بەڵام ئەگەر کەمینەیەک هەبێ لە وڵاتەکەیدا لە قەومیەتەکەی خۆی نەبێ لە نەتەوەکەی خۆی نەبێ بە دەرەجە دوو حساوی بۆ کات دژایەتی ئەکار ڕێزی لێ ناگرێ حەقی وجود و مافی ئازادی ڕادەربڕینی ناداتێ ئەمە مەسەلەن پێوەری قەومیەتە هەیە لە ڕووی ڕەنگی پێستەوە ئەکا بە پێوەر وەکو لە هەندێک لە وڵاتە ئەوروپیەکان مەسەلەن چەندین ساڵ لە ئەمریکا ئەم کێشانە هەبووە لە بینی سپی پێست و ڕەش پێستە سپی پێستێتیان کردووە بە پێوەرێک بۆ ئەوی کەوا شایستەی ئەوەی ڕێزی لێ بگیرێ قەدری بۆ بدرێ مافی ژیانی هەبێ مافی ئازادیە بێ بەینەما ئەو مافانە نەدرێ بە ڕەش پێستەکان ئەمە مەسەن پێوەرێکی ترە لە پێوەرەکان یاخود پێوەری لوغە و زبان سەیرەکە ئێمە لەو هەر لە وڵاتانی ئیسلامی خۆماندا لە سووریا لە هەندێک وڵاتی تر پێوەری زبان هەبووە ئەبێ زبانی عەرەبی زبانێکی ڕسمیە لە غەیری ئەوە هیچ زبانێکی کە قبول ناکرێ وجودی هەبێت ئەوەی کە زبانێکی کە بێ محارەبە ئەگرێت دژاتی ئەکرێت سوکاتی پێکرێ من ئەکرێت لەوەی کەوا بخوێنە بە زبانەکەی خۆی ئاخاوتن بکا بە زبانەکەی خۆی بۆچی چونکە زبانی کردووە بە پێوەرێک بۆەوە پێوەرمان زۆرن لەم پێوەرانە بەڵام تەنها پێوەرێک کە پێوەرێکی سەرکەوتوو بێت کە پێوەرێک بە ئاینی ئیسلام تەئیدیەکە و پشتیوانی لێکە پێوەری مرۆڤبوونە مرۆڤبوون پێوەرێکە کە هەموو تاکەکانی کۆمەلگا هەموو سەرەکیە مرۆڤ بوون لە سوڕوانگەیەک و پێوەری لە ڕوانگەی ئەوەی کە ئێمە ئەگەر سەیری قورئانی پیرۆز بکەین خوای پەروەردگار کە باسی ڕێزلێگرتن لە مرۆڤ ئەکات بە شێوەیەکی گشتی کە فەرمەوە لەقەد کەڕەمنا بەنی ئادەم ئێمە ڕێزمان لە نەوەی ئادەم گرتووە کەواتە هەموو نەوەی ئادەم بە هەموو جیاوازیەکانیانەوە نەوەی ئادەم لوغاتیان مختەلیفە ڕەنگیان مختەلیفە ڕەچەڵەکیان مختەلیفە ئاینیان مختەلیفە مەذهب و بیر و باوەڕیان مختەلیفە هەموو ئەم مختەلیفانەی کۆ کردوێتەوە لەوەی کەوا هەر هەمویان چین هەمویان نەوەی ئادەمن تەکریمی خوای پەروەردگار ڕێز و حورمەتی خوای پەروەردگار لەسەر ئەساسی ئەوەی کە هەمووی نەوەی ئادەمن کەواتە خوای پەروەردگار ڕێزی لە هەموو مرۆڤایەتی گرتووە بە هەموو شتە جیاوازەکانەوە بە هەموو ڕەچەڵەکە جیاوازەکان هەموو زبانە جیاوازەکان هەموو ڕەنگ و ڕواڵەتە جیاوازەکان هەموو دیانەتە جیاوازەکان ئەمە مایە ڕێزلێگرتنە ئەم ڕێزلێگرتنی خوای پەروەردگار کە ئەمەی کردووە بە پێوەر نەی فەرمووە لەقەد کەڕەمنا المسلمین یا العرب یا سپی پێستەکان ئەم شتانە ئەمانەی نەکردووە بە پێوەر بۆی ئێمەش فێر بکە کەوا پێوەری ڕێزلێگرتن پێوەری شکۆ پاراستن پێوەری ڕێز و حورمەت لە نێو یەکتریدا پێوەری تەبایی و پێکەوە ژیان و مامەڵەکردن لەگەڵ یەکترا ئینسانیەتە کەواتە من کامێ مامەڵە لەگەڵ تۆ بکەم لەگەڵ تۆ بژم تەعامل و مامەڵە هەرسوکەوت و ڕەفتار لەگەڵ تۆ بکەم ئەوەندە بەسە کە تۆ مرۆڤیت بەبێ ئەوەی کەوا سەیری ئەوە بکەم تۆ دیانەتت چییە تۆ زبانت چییە لوغەت چییە تۆ قەومیەت و ڕەچەڵەکت چییە تۆ ڕەنگی پێستت چییە خوای پەروەردگار ئێمە فێرەکە کە ئێمە ئەوە بکەین جا هەر کۆمەڵگەیەک ئەم پێوەرە دابنێت
لەسەر ڕوانگەی مرۆڤبوون و مرۆڤ دۆستیەوە مامەڵە لەگەڵ خەڵکیا بکات دڵنیا بکەوە کێشە لە وڵاتەکەیان نابێت کێشە لە کۆمەلگاکەیان نابێت بەڵکو زۆر بە تەبایی و ئاسوودەی ژیان بەرەوە. بەڵێ سوپاس دەکەم کاکتۆر محەممەد گربێنی سەر مەسلەی تێڕوانینی ئیسلامیەکان بۆ مەسلەی پێکەوە ژیان مەسلەی پێکەوە ژیانی ئاینەکان لە کوردستان یان بە دیاریکراوی تێڕوانینی کۆمەڵی ئیسلامی بۆ پێکەوە ژیان لە کوردستان چییە؟ طبعا پێکەوە ژیان و کووتمان ئەسڵ و ئەساسە ئەوە بناغ و بنچینەیە و کۆمەڵی ئیسلامیش کە لایەنێکی ئیسلامیە لە گۆڕەپانەکە هەر ئەم بۆچوونەی هەیە کە لە ئیسلامە هەیە چونکە ئەو تەوجیهات و ڕێنمایەکانی لە قورئان و لە سونەتی پێغەمبەر صلی الله علیه و سلم سەرەگرێ و وەرەگرێ بۆیە ئێمە باوەڕمان بە پێکەوە ژیان هەیە و لە ممارەسەی فعلی و عملی خۆشمانە ممارەسەیەکەین و ئێمە ئەم نیشتیمان و ئەم وڵاتە بەی هەمووان نەزانین هەموو مافیان هەیە بە ئازادی بە سەربەستی تیا بژین و ئاین و شعایری خۆیان بۆ خۆیان ممارەسە بکەن هیچ فشار و زەختێکیان لەسەر نەبێ زۆر جار بەڵام بەداخەوە جاری وایە پێچەوانەکەی ڕاستە یعنی ئەڵێن با موسڵمانێک وانەکە با موسڵمانێک ئەوە نەکە یعنی لە ممارەسەکردنی موسڵمانە زۆر جار ڕێگری ئەکرێ بەڵام پێم وایە ئەوانەی تر کەواکو ئاین و مەزاهیبەکانی تر زۆر ئازادانە ممارەسەی دروشم و شعایر و دین و ئازادەکانی خۆیانەکەن ئێمەش وەکولایەنێک ئەومان لا قبوڵە و ئەومان پێڕاستە چونکە ئیسلام وەکو عەرزم کردی لە فەقەری پێشوە وەکو دەسەڵات و دەوڵەتەکە هەر بەدەستی خۆشیەوە بووە ئەو ڕێگەی داوە ئێستا ئێمە خۆ دەسەڵاتیش نین ئێمە لایەن و حیزبێکی ئیسلامین لەم گۆڕەپانە و ئێمە سوڵتەمان بەدەستوە نییە هەر ئەو بۆچوونەمان هەیە کە کاتی ئیسلام خۆشی دەسەڵات و سوڵتە بێ ممارەسەی کردو ئەو حەق و مافەی بە دین و ئاین و ئاینزاکانی بەڵێ زۆر باشە ئەوەی کاک دکتۆر باسی لەوە کە ئێستا ئێمە لە کوردستانە پێکەوە ژیانی کێشەی پێکەوە ژیانی ئاینیمان نییە بەس کێشەی پێکەوە ژیانی سیاسیمان هەیە ینی زەرورە کۆنفرانس دەرکامان بکرێەوەی کە کێشەی پێکەونە ژیانی سیاسی یاخودەوەی کە ئێمە گرفتێکمان نییە بەناوی پێکەوە ژیانی ئاینی بەتاکید ئەوەش کە گیرا و کۆنفرانسە هەر باشە ئیسفادە و سوود و قازانجی خۆی هەیە بەڵام لە ڕاستی ئەوەی کە گرفتە بێ کۆنفرانس بۆ ئەوە بکرێ یعنی هەر لە کۆنفرانسەکە ئەو بەڕێزانە لەوێ بوون من خۆم بەشداریم کرد وتیانەمە کێشەی پێکەوە ژیانی ئاینیمان نییە کێشەی پێکەوە ژیانی سیاسی هەیە ئەوە سیاسیەکانن وەزع و زروفی کوردستانیان وا لێ کردوتە لە قەیرانە ئەژی لە ناڕێکیە ئەژی لە ناتەبایە ئەژی شێوەکە شێوەی ئاسایی نییە ئەبێ ئەو چارەسەر کرێ و ئەبێ کۆنفرانس بۆ ئەوە بگیرێ و ئەبێ دەست بخرێتە سەر هەڵە و کەم و کورتەکان لەکوێیە چارەسەر بکرێ بەڵام ئەوە ئەبێ لایەنە سیاسیەکان بە تایبەتی ئەو لایەنانەی کە دەست ڕۆشتون لە کوردستانە ئەوانە بەو کارە هەڵسن چونکە بە دەرەجە یەک ئەو شتە ڕوو لەوانەکە ئێوە بەشێک نین لە تێکدانی پێکەوە ژیانی سیاسی لە کوردستان نەخێر پێکەوە ژیانی سیاسی تێکداوە وڵای پێکەوە ژیانی سیاسی ئەوەی کە تشتی بەدەستە ئەوەی کە قەراری بەدەستە ئەوەی کە بڕیاری بەدەستە ئەوەی کە سوڵتە و حکوومەتی بەدەستە کە چۆنی بیۆواکە هەر چۆنێک وەزعەکان خراپ کراوە ئاوەهاش ئەتوانرێت چاکری بەڵام چاک ناکری ینی ئەوە چەند مانیەکە بێ مەسا بەڕێز مەسعود بەرزانی پەیامێکی ئاراستەی لایەنەکان کردووە ینی پەیامێک بۆ چێتی 4-5 مانگی پێ بچێ بە دواچوونەکەی سەردانێکی حیزبەکان کراو لێی گەڕاو ینی ئێستا بپرسی چی لێ هاتووە هیچ لە حیزبەکان مەگەر یەک دوو لایەنیان نەبێ ئەوان تر نەزان چی بەسەر بەڵام ئەو پێکەونە ژیانێک کە لە کوردستان دروست بووە ڕنگدانەوەی دەوێت بەسەر پێکەوە ژیانی تر لە کۆمەڵگادە پێکەوە ژیانی ئاینی تەسەور ناکەم ینی هەیبێ چونکە زیاتر ئەوان مەوزوعەکەیان بابەتەکە سیاسیە کە بابەتەکە سیاسیش بوو زیاتر ناڕێکەکە بەڵێ هەموو خەڵکی گرتوتۆ نەگوەکو ئاین نەگوەکو دین وەکو شەعب و میلەت و گەل هەمووی گرتوتۆ توان بڵێ ناڕێکیەکە ناتەبایەکە دابش بۆ بەسەر هەموو خەڵکە خزمەت گوزاری نییە موچە دواکەی و کەم بۆ تۆ پرۆژەکان ڕاوەساوە یەک ریزی ناوخۆی هەرێم نییە بۆ ڕوبەڕووبوونەوەی وەزەکان لە بەغدا وەزەکان لە دەرەوەی هەرێم بۆ عەلاقە و پەیوەندیەکان لەگەڵ دەرەوەی هەرێم یعنی هەموو شتانە لە ڕێ حیزب بە ممارەسەکرێ وەکو حکوومەت و وەکو هەرێم و
وەکو مؤسسەی پەرلەمان و ئەمانە ناکرێت پەرلەمان مەسا پەکی کەوتووە حکوومەت ینی بەو سوورەتە فعالە کار ناکا ئیترانی چی بیانی تر خۆ ناتەبای جارێ بینی دوو عایلە تێکەچێ بینی دوو مەسەلا بنەماڵە تێکەچێ بەڵام ئەمە وەزی هەموو میلەتەکە تێک چووە زۆر باش بەڵام ئەو پێکەوە ژیانە سیاسیەکە تێک چووە ینی لە دەرەنجامی چیەوە دروست بووە ینی لە دەرەنجامی ممارسەکردنی خراپی دەسەڵات و سیاست لە وڵاتە ینی ئەگەر تەداولی سوڵتە هەبێ دەسا و دەستکردنی سوڵتە هەبێ ئەگەر عەدالەت و دادگەری هەبێ ئەگەر دابەشکردنی سەروەت بە یەکسانی و بە عەدالەتانە لە ناو گەل و میلەتە هەبێ ئەگەر دەستی حیزب لە حکومەت و مؤسساتی حکومەت دوور خرێتەوە حکومەت وەکو حکومەت کاری خۆی بکا و مؤسسات ئیشی خۆی بکە ئەگەر امتیازاتی حیزبی و ئەوانە واز لێ بهێنرێ یعنی حیزبەکان لە باتیەوە ممارەسەی ئەوە بکەن کێ زۆرتر خزمەت بە گەل و نیشتیمان بکات لەسەر ئەمە متمانەی خەڵک بەدەست بێنێ بۆ خۆی دێ بە پارە و بە امتیازات وەلای خەڵکە کڕێ کە ئەو پارە و امتیازاتش ئەو ئەیدا بە ئەو خەڵکی دەنگی باتێ لەسەر حسابی خەڵکە ڕەشوڕوتەکەی لەسەر عامەی خەڵکە بۆ نمونە ئێستا کە لایەنە دەسەڵاتدارەکان 6-7 کەسیان تەقاوت کردووە خانە نشین کردووە وە لەسەر حسابی کێ خۆ ئەو 6-7 خۆ هەمووی پێشمەرگەی دێنین و خەڵکی تێکۆشەر نەبووە بە درێژایی ئەو مێژووە ئەوەی کردوێت لەوانەیە 10,000 مستحق بن ئەوی تری خەڵکی ئاساییە و موچە ئێدرێتی بەڵکو لەوانەیە خەڵکی تریشیان تابێت کە هەر مستحق نییە موچەشی بدرێتی زۆر باشە بەس ئێوە وەکو ئیسلامیەکان و وەکو کۆمەڵسێ بەشێک نین لە تێکدانی و پێکەوە ژیانە سیاسی بە تەسەووری من بۆچی بەشێک بین ینی جەناب ئەسبابەکە بڵێ بۆچی بەشێک من پرسیار دەکەم وەکو پرسیار من بۆ خۆم وام نازانم ئێمە بەشێک بین چونکە ئێمە پارەمان بەدەست نییە سوڵتەمان بەدەست نییە جێیش و عسکەرمان بەدەست نییە ناوخۆ و هێزمان بەدەست نییە علاقات و پەیوەندیەکانی دەرەوە و دیبلۆماتی بەشی دیبلۆماسیمان بەدەستەوە نییە پەیوەندی ئێرە و بەغا ئێمە نایکەین و ئێمە وەکو لە بەدەست ئێمە نییە تێکدان و چاکردنی لە هەر کوێشە لەسەر ئێمە پەکی کەوتبێ ئێمە فاکتەری ئیجابی بووین هۆکارێکی باش بووین بۆی شتەکان کێشەکان چارەسەر ببێت سپاس دەکەم کاکتۆرەگە بگەنەوە لای بەڕێزت ئەوەی لە کاک دوکتۆرم پرسی مەسەلەی ئەو پێکەوە نەیژانەی کە لە سیاسی لە کوردستانە هەیە ڕنگدانەوەی چیە لەسەر مەسەلەن پێکەوە ژیانی ئاینەکان بەڵام ناوبڕێکمان هەیە دوای ناوبڕەکە دەگەڕێنەوە وڵاتان بەڵە بینەرانی بەڕێز ناوبڕێکی کورت و دەگەڕێنەوە وڵاتان لەگەڵمانێنەوە بەرنامەی ئەمڕۆ با سپۆنسەری کۆمپانیای ئەسێ بۆ بازرگانی مۆبایل شیری ئەڵتونسا ئەسێ یەکەمین مۆبایلی مارکەی کوردی کۆمپانیای ئەسێ بە لە بەرچاوگرتنی قەیرانی دارایی مۆبایلە تایبەتەکانی دەکاتە قستی مانگانە Q4 14,000 دینار Q5 17,000 دینار پەلە بکە بە بەخاوەنی یەکێک لە مۆبایلەکانی ئەسێ کە دوو مۆدێل و 4 ڕنگ لە خۆ دەگرێت بە قستی زۆر گونجاو ئەسێ پێشەنگی تەکنەلۆژیای نوێ سەرکەوتنە گەورەیە تەنها شیری وشکی ئاڵتونسای تەمێکی ڕاستەقینە و 100% سروشتی نۆشی کە و هەمیشە بە بەهێزی بمێنەرەوە تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام تۆپ ئارت دووبارە سڵاوتان لەوێت بەڕێزان کاکتۆر عەبدولفەتاح بگەڕێمەوە لای بەڕێزت سەبارەتەوەی کەم پێکەوە ژیانی سیاسیەکە هەیە کاریگەری چێ لەسەر لایەنەکانی تری پێکەوە ژیان لە کۆمەڵگەی کوردستانەوە چ کاریگەریی خراپی هەیە؟ بێگومان
کاریگەری خراپی ئەبێت بەڵام ئەتوانین بڵێن کاریگەریە خراپەکە مەرج نییە ڕاستەوخۆ هەیبێت لەسەر کۆمەلگا لە ڕوە ئاینیەکەوە یاخود لە ڕوە مەذهبیەکەوە چونکە خەڵکی کاتێکەوە خلافی سیاسیان هەیە لە بینە نانوردی بکەنەوە بۆ مەسائلە دینیەکان لەبەرەوەی ئەو خلافەی کە لە بینی دوو تەرەفایە دوو تەرەفی دینی نین تا ئەمیان لەسەر دینێک بێ ئەویان لەسەر دینێکی تر بێت ئەگونجێ زۆربەی زۆری خلافەکانی ئێمە خلافە سیاسەکان لە بینی لایەنانێکان کە لایەنەکان هەموو یەک دینیان هەیە خاوەنی یەک دینن بەڵام ئەم لایەنە سیاسیانە زۆر جار بە تایبەت ئەوەی کە دەسەڵاتدارتر بێ و بەتواناتر بێت زۆر جار فەکتەرە دینیەکان یاخود مەذهبیەکان بەکارهێنێ بۆ بە ئاقارەبردنێکی سیاسی یاخود کێشەکان بەلایەکی تردا یعنی بۆ نمونە کاتێک کە مەسەلەن گریمان ئەگەر حیزبێک لایەنێک مەسئولێک دائەنە قایم قامێک دائەنێ بۆ ناوچەیە کە ئەم قایم قامە لەسەر دینێکی ترە قایم قامەکەی سەرکەوتونیە لە کارەکەیدا لەوانەیە گەندەڵیە بێ لەوانەیە کێشەیە بێ کاتێک کە خەڵکی ناڕزایی دەرئەبرن ئەم بۆی کەوا خۆی ڕزگار بکا لەو قەیرانی کە ڕووی تێکردو و ئیثبات نەبوونی گەندەڵی و ناڕاستیەکان لەسەری یەکسەر ئاقارێکی دینی دروزەکە کێشەیەکی دینی دروزەکالەوە بۆیە لە جیۆسۆر لە بەرەوەمە لەسەر فڵان دینە قەسێکە ئەخاتە نێوان دینەکانەوە نێوان ئەتباعی دینەکە کەوا مختلفی یەکترن و هەندێک جاریش لە ڕووی مەذهبیەوە مەدارسی مەذهبیەوە خلاف و کێشە دروزەکەن کاتێککە ئەبینێ فڵان جیهەت فڵان لایەن پشتیوانی لەم دەسەڵاتاکە یا لەم حیزباکە بەڵام فڵان حزب پشتیوانی لەولاکە یەن سیراحێکی فکری و مەذهبی لە نێوانیانە دروزەکەن بۆی کەوا کێشەیەکی وا دروستکەن مع الأسف ئێمە کاتێک کە دەسەڵاتداران یاخود ئەحزابی غیرە ئیسلامی بە ئێمە ئەڵێن یا بە ئیسلامەکان ئەڵێن نابێ ئیسلام بەکار بهێنن بۆ مەسائلی سیاسی و ئیسلام و سیاست تێکەڵ مەکەن بەینەما سەیرەکەن هەرخۆیان هاتوون ئیسلامیان تەوزێ کردووە لایەگەڵێ وەڵا ئێمە نەقشین لایەگەڵێ ئێمە قادرین کە ئەمە دوو تەرەفە و دوو هەرێمی وەکو دوو هەرێمی جیاواز لە ناو یەکتریدا هەر یەکان لایەنێک ئەگرێ بۆ منافەسەکردن یەکتر و بۆ سرا دروستکردن لە بین یەکتریدا لایەک لایەنی تەسەوف ئەگرێ لایەک لایەنی سەلەفیەت ئەگرێ بۆی کە لە کاتی پێویستە کاتێک کە کێشەیەکیان هەبێ ئەقارێکیان هەبێ ئەمە ئەکەن بە گژێکا و قەیرانێکی مەذهبی قەیرانێکی فکری لەناو کۆمەلگاکە دروستەکە بە مەبەستێکی سیاسی خۆی بۆ پەردەپۆشکردنی کێشەیەکی سیاسی تر یا کاتێک کە ئەزانەی کێشە سیاسەکەی سەرکەوتونیەتیایە لە ڕووە ئەلمانیەکەەوە یا لە ڕووە ئیداریەکەەوە یا لە ڕووە سیاسەکەەوە بە ئاقارێکی تریا باتۆی کاتە کێشەیەکی فکری و مەذهبی یعنی لەم ڕوانگەوە کە دەسەڵات خۆی دروستیەکە ئەگیناوەکو ڕاستەوخۆ پێم وانییە ینی هەوڵیاندا بۆ پەردە سەڵاتدارەکان بۆ پەردەپۆشکردنی کێشەکان بۆ لەیان پەیڕەوانی ئاینی پیرۆزی ئیسلام کێشە دروست بکەن جار هەوڵ دراوە چەندین جار هەوڵ دراوە و تا ئاستێکی کەم ڕۆشتووە بەڵام لە بەهۆی تێگەیشتی وەعیەک کە الحەمدوللا لە لای کۆمەڵگەی ئێمە هەیە بە ئەتباعی ئەدیانەکانەوە بە بێجی هاوازی نەکرد بڵم لە لای مسلمانەکان و حتا لە ئەتباعی مەذاهبە فکری و مەذهبیەکانیش ئەوەندە وەعی هەیە کە هەست بەوە ئەکەن ئەمە خزمەت بە مەذهبەکەی و بە فکرەکەی و بە دینەکەی ناکە بەڵکو ئەمە بەستێکی سیاسی لە پشت ئەوەیە کە کاتێک ئەم دوانە ئەکەن بە گژێکتریدا یعنی تا ئاستێکی باش فریای خۆی کەوتو نەتوانراوە ئەو ئامانجەی کەوا ئەیانەوێ بهێنەدی زۆر باشە ئەمڕۆ جەنابەت لە کۆنفرانسەکەدا بوو تەوەرێکی تریش مەسلەی سەرەڵانی تونند و تیژیە ئەو توێژەرە بیانیانەی کە لەم کۆنفرانسە بوون چۆن باسییان لە مەسلەی سەرەڵانی تونند و تیژی کرد یاخود تو هیچ لێکۆڵنەوەک پێشکەشکە سەبارەت بە پەیوەندی ئاین و تونند و تیژی طبعا ئەوەی کە زیاتر قسەی لەسەر ئەو بابەتە کرد ئەو پرۆفیسۆر ئەوەی کە لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکاوە هاتبوو کە ئەو زۆر بە سەریحی ئاماژەی بەوەدا کەوا دین هۆکار نییە بۆ تونند و تیژی و لە ناویشیانە ئیسلام هۆکار نییە بۆ تونند و تیژی بەڵکو تونند و تیژەکان بە شتی کەوە دروست ئەبن و بەڵام تێکەڵ بە دین ئەکرێن و دین ئەکرێتە پەردەپۆشی بۆ ئەو قەزەیە لەبەرەوە ئەوەی کەوا ئیتیفاقی لەسەر بوو لە شوێنکەوتەی ئەدیانەکان هەردوولا کە مەسیحیەت لەوێ بوون یەکێ لە توێژەکان مەسیحی بوو و هەروەها مسلمانیش لێ بوو هەردوولا چ تەرەفی مەسیحی چ تەرەفی مسلمان هەردووکی متتەفق بوون لەسەر ئەوەی کەوا دین هۆکاری تونند و تیژی نییە دین هۆکاری ئیرهاب نییە بەڵکو ئیرهابەکە هەیە بە پاڵنەری تر بە هۆکاری تر بەڵام دێن بۆ شەریەتدان بە تونند و تیژەکان بۆ شەریەتدان بە تون ڕەویەکە ئەیخەنە پاڵ دینێک لە دینەکان و لە ڕێگەی دینێک لە دینەکانەوە بانگەشەی بۆ ئەکەن کە تێکەڵکردنی دین لەگەڵ ئەو تونند و تیژێدا چەندین هەدەف و ئامانجی خۆیانی پێ بەڵێ زۆر باشە بەڵام کاوتۆر
ینی تونتیژی لە کۆمەڵگاکان لە زۆربەی کۆمەڵگاکان لە هەموو کۆمەڵگاکاندا بوونی هەیە بۆچی زیاتر ئەو تونتیژیە زاغ دەکرێتەوە کە لە کۆمەڵگا مسلمانیشینەکاندا هەیە. حتمما ئێمە ئەگەر سەرژمێرێکی گشتی بکرێت لە مابینی کۆمەلگای ئیسلامی کۆمەلگای غێرە مسلمان ئەو تونند و تیژی و ئرهاب و تونڕەویانە کە لە کۆمەلگاکانی تراهەیە لە کۆمەلگای مسلمانان نییە. بەڵام کۆمەلگای مسلمان ئەمەی لەسەر زەق ئەکرێتەوە بە هەدەفی سیاسی بۆ دژاتیکردنی ئیسلام بۆ ڕێپێدانی ڕواڵەتێکی ناشرین بە ئیسلام کەوا ئیسلام ئرهابە کەوا ئیسلام تونند و تیژیە کەوا ئیسلام ئەمێ و پاشان کەمی ڕۆشنبیری وەعش لەناو کۆمەلگای ئێمەیە کە ئێمە ناتوانین وەکو پێویست ئیسلام بە جوانی بگەێنی. ئێمە خۆمان ئەکرێن بە فاکتەرێک بۆ ئەوی کەوا ئیسلام وەکو دینێکی تونڕە و پێشکەش بکەین بە خەڵکی وەکو دینێکی تونند و تیژ وەکو دینێکی ئرهابی پێشکەش بە خەڵکی بکەین. ئەو فرقانەی کەوا دروست ئەبن ئەو داعشەی کە دروست ئەبێت کە بەناوی خۆیەوە تەمسیلی ئیسلامەکە لە کێ دروستیەکەن لەنەوەی ئێمە دروستیەکەن لە وڵاتی ئێمە دروستیەکەن ئەوان دروستیەکەن و ئەیکەنە نوێنەرێک ئەیکەنە مەسیلێک کەوا ئیسلامی پێ بناسێنن بە خەڵکی کەواتە تەنها دوژمن ناتوانێت بە تەنها ئەمە بکات ئەگەر بێت و ناحاڵەتی و جەهل و تێنەگەیشتووی ئومەتی ئیسلامی و شوێنکەوتەی ئاینی ئیسلامیشی لەگەڵانە بێت. لەبەر ئەوە ئەوان ئیستیغلالی نەزانی ئیستیغلالی سادەیی ئیستیغلالی تونڕەوی هەندێک لە گەنج و لاوەکانەکەن و گەشەی پێئەدەن و داعمیەکەن بۆی کەوا بگاتە ئاسێکی وە دەری بڕن بۆ هەم بۆ وڵاتانی ئیسلامی هەم بۆ غێری ئیسلامی کە ئەمە ئیسلام و ئیسلام پەیامی تونند و تیژی و تونڕەوی ئڕابی پێ. بەڵێ زۆر باشە. کاکتۆرەگە بگەڕێمەوە لای بەڕێزتر سەبارەت بە مەسەلەی تونند و تیژی لە کوردستانە جێگەلەوەی کەندێک جار باز لە مەسەلەی تونڕەوی ئاینی دەکرێت بەڵام ئەوەی کێستەر لە کوردستانە هەیە لە مەسەلەی پێنەدانی موچە لە مەسەلەی گەندەڵی ئەمە جۆرێک لە تونند و تیژی سیاسینیە کە بەرامبەر بە خەڵک دەکرێت تونند تیژی هەر تونند و تیژی نییە جا لار شکلێکدا بێت ئەو زانا و بیرمەندانەی کەوا لەسەر تونند و تیژی دیراسەیان کردو و نووسراویان هەیە ئەوە بەحسی زۆر بەهێزیان نووسیوە یەکێک لە هۆکارە ڕئیسیەکان بۆ نەبوونی عەدالەت بەتاڵە و بێئیشی دەوڵەت و دەسەڵات ممارەسەی جوانی دەسەڵاتەکە ناکا بەو شێوەی کەواکو پێویستە ئەو یاسا و ڕێسایانەی کەوا دانراوە و پێشتر لە ئینتیخاباتەکانە بە خەڵک ئەو ترێوە درێ بەگوێ خەڵکە پابەند نابن پێیەوە ئەو سەرۆت و سامانەی لە وڵاتەکە هەیە عەدالەتی تیانە حیزب و دەسەڵاتەکان بۆ ئەوی خۆیان لە سەر کورسی و پۆست و مەقامی خۆیان بمێننەوە هەموو ڕێگەیەک ئەگەر نەبەر بۆی کەواکو پارێزگاری لەو کورسی و دەسەڵاتە بکەن ئەمە ژواکە کۆمەڵە خەڵکی زۆر مەحروم و بێبەش و دڵشکاوە بێ لەو میلەتە ئەوە ئەبێتە هۆی ئێوە کەواکو ڕێخۆشکەر بێ بۆ دروستبوونی فکری تونند و تیژی بۆی خەڵک ینی ئەزانێ بە شێوەی ئاسایی و یاسایی حەق و مافی خۆی پێ نادرێ ئەو کاتەبی لەوە کاتۆ بە شێوەی نایاسایی بە شێوەی تونند و تیژی ممارەسەی وەرگرتنی حەقەکەی خۆی بکە یا هیچ نەبێ ناڕەزایی خۆی دەربڕێ لەو دەسەڵاتە بەڵام لە هەر وڵات و لە هەر جێگەیەکە عەدالەت دادگەری یەکسانی ئازادی ئەم بنەمانە هەبوو تونند و تیژی وجودی نییە نایەتە کایەوە. ئیبن تەیمیە قسێکی جوانی هەیە ڕەحمەتی خوای لێ بێ فەرمێ دەوڵەتی عادل ئەگەر کافریش بێ خوا بەردەوامی ئەکا دەوڵەتی موسڵمان زاڵم بێ خوا بەردەوامی ناکە یعنی دەوڵەتێک کە خەڵکی موسڵمان بەڕێوەی بەرێ مادەم زاڵمە و ناعادلە خوا لە ناوێ بە درێژە بە عمری نادا بەڵام دەوڵەتێک عادل و دادگەر بێ و دادپەروەر بێ لەگەڵ خەڵک و میلەت و دانیشتوانی وڵاتەکەی خۆیان ئەگەر کافریش بێ لەبەر عەدالەتەکەی خوا بەقا و درێژە بە حکم و دەسەڵات و کورسیەکەیەدا لەبەرەوە گەر دەسەڵاتدارەکان ئەیانەیە و کورسیەکەیان بەردەوام بێ بە عادل بن با مافی خەڵک بدەن با زوڵم لە خەڵک و میلەتەکەیان نەکەن با یەکسانی و ئازادی لە ناو میلەتەکەیانە پیادە بکەن هیچ کات عسکەر و لەشکر و سوپا و ئەوانە پارێزەری حکومەتەکان نەبووە ئەو دوو شەڕە گەورەی جیهانیە ڕوویداوە لە ئەوروپا هەمووی سوپا و لەشکری گەورەی وڵاتانە کردوتی کە ئەو وڵاتانە بنیەی تەحتیشیان نەماوە هاتوونەتە سەر سفر چی بووە دەسەڵاتدارەکان ویستویانە پاشای وڵاتێک گەورەی وڵاتی ڕێژموری وڵاتی ویستوتی سەیتەر بەسەر هەموو دنیا و دەوڵەتانی دەوروبەری شابکە هەر بە وڵاتەکەی خۆش ڕازی نەبووە ویستوتی وڵاتانی کەش هەموو داگیرکە ئەوەش ئەو هەموو شەڕە گەورەی لێکەوتوت بەڵام وڵاتی واشەیە کە ئازادی و ماف و عەدالەت و
حەق و موچە و ئەو شتانە بەڕێک و پێکی بە هاوڵاتیانی خۆیدا نەک تونند و تیژی دروست نابێت بەڵکو هاوڵاتیەکان پێیان خۆشە دوعای خێر بۆ سەرۆکەکەیانەکەن هاوکاری ئەەکەن هەر هۆکارە بێتە هۆی تێکدانی ئەو وڵاتە میلەتەکە پێش دە حکوومەتەکە ڕوبەڕووی ئەبێتەوە بەڵام کاتێ نەعەدالەتی بوو خەڵکی ئەو وڵاتە ئێستا لە کوردستانە زۆر جار لە ڕاگەیاندنەکانە نەمان بینیوە گەنجی ئەم وڵاتە جیێڵێ گەنجی ئەم وڵاتە ئەچێ بۆ شوێنێکی تر خۆی بە کوشتەدا گەنجی ئەم وڵاتە ئەفکاری سیر و سەمەرە وەرەگرێ چییە بێهیوا و بێئومێوە بووە لە ئەم وڵاتی خۆی ئەوە نە مەسەلا ئەو هەموو موچە بندیوارە درۆینە بە خەڵکە درێ ئەگەر بە گەنجەکان بدرایە کە خوێندنیان تەواو کردووە زانکۆیان تەواو کردووە ماڵ و خێزانیان پێکەوە ناوە ئەم هەموو مەشاکیلە دروست نەبوو ئەم هەموو بێهیوایە مەبەستیەوەم بوو کە لەگەڵەوەی کە زۆر جا باز لەوەی کە مەسەلەن زۆرێک لە توندڕەوی هەیە کە مەسەلەن دوونتیژی هەیە مەسەلەن کەسێک بە نەزانی مەسەلەن دەچێتە ناو ڕێکخراوێکی مەسەلەن توندڕەوە بەڵام ئەوەش نییە لە بەرامبەر لە کوردستان ئەوەی کە دەکرێت لە نەدانی موچە ئەمە جۆرێک نیە لە توندتیژی بەرامبەر خەڵک کرد وتم زۆر جار بێئومێد بوون لە ژیان مەسا کەسێک گەنجەکە ناتوانێت ژن بێنێ ناتوانێت تەوزیف و تەعین بێ لە شوێن و دام و دەستگایەکی حکوومەتە هیچ ینی وەسیلە و ڕێو شوێنێکی ژیانی لە بەردەما کراوە نییە ئێمە لەوانەیە یابی لەوە کاتۆ بچێ بۆ ئەوروپا بەڵکو لەوێ ئیشەکارێکی بۆ بکرێ کرێکارێکی بۆ بکرێ یا سەری خۆی هەڵەگرێتتر لە ئاواخنکێ ئەچێتە ناو جەماعەتێکی تونڕەوە وەلحاصل بێهیوا و بێئومێد بوون هەموو شتێکی خراپ بە ئینسانەکە بەڵام ئینسان ئەگەر دڵی بە شوێن و ڕێگە وڵات و مەملەکەتەکەی خۆی خۆش بوو تەبعەن بە سروشتی ئینسان وڵاتی خۆی خۆشەوێ نیشتیمانی خۆی خۆشەوێ دەیت ئەوە دەسەڵات و وەزع سیاسیەکەیە وای لێ ئەکا ئەو کەسە ئەم ڕەغبەت و خولیا کە هەیەی ئەم خۆشەویستی و محەبەتە هەیەی بۆ وڵات و نیشتیمانەکەی نەیمێنێ زوڵمی لێکرێ نەعەدالەتی بەرامبەر بەکارەهێنرێ ئازادی و مافەکانی پێ نادرێ بە ناحەق سجن ئەکرێ بە ناحەق ئەکوژرێ لە هەندێک کاتە مەجای نادرێ ئەو کات ئەمیش بیر لە هەندێک شتەکات و کە هەڵەیە کە خراپە کە پێچەوانەی ینی دین و شریعەت و یاسا و عەقڵ و ژیریە بەڵام دیارە ئەوە خەتابارە کە ئەم هۆکارانەی بۆ ئەو فەراهەم هێناوە بۆ ئەو پێش هێناوە کە ئاوا ئەو ڕێگە ناڕاستە بگرێتە بەر زۆر باش سپاس دەکەم کاک تور تا چەندێک ئەو توندوتیژەی کێستا لە کۆمەڵگە مسلمانەکان زەق دەکرێتەوە چەندێک پەیوەندی بە مەسەلەی پشتگیری ئەو وڵاتانی وەکو ئەمریکا وڵاتانی ترێ لە مەسەلەن لە دیکتاتۆرەکانی ئەو ناوچەیە کە زۆر جار توندوتیژی بەریان خۆ لە جۆرێک لە گروپێک بە مەبەستێکی سیاسی بەڵێ هەرچەنە من بەڕاستی لە بواری سیاسی و ئەو مەسایلانە من ئاگادار نیم بەڵام ئەوەی کەوا لە لێ کۆڵەرەکان ڕۆژنامەنووس و ئەوانەی کەوا توێژەری سیاسین ئەوەی کەوا باز دەکرێت دەعمێکی ناڕاستە و خۆی گەورە هەیە لەلایەن دووەلی ئەوروپیەوە بە تایبەت ئەمریکا و بەریتانیا ئەمانە بۆ دروستکردنی ئەم گروپانە و دەعمکردنیان و ئەمە بەواقعی کە لە ئەلامە باز ئەکرێ بینراوەکەوە هاوکاری چەک و ئەسلحە هاوکاری مادی هاوکاری ڕێگە بۆکردنەوە ڕێگە بۆ خۆشکردن بۆ گواستنەوەیان لە وڵاتێکەوە بۆ وڵاتێکەوە بەزاردننی سنووری وڵاتەکان کە ئەمە کارێکی ئاسان نییە و بە ئاسانی ناکرێت ئەگەر سیرەکەی چەند شخصێک لە ئاستێکی زۆر کەمە بە هیچ شێوێک ناتوانن وڵاتێک ببڕن بۆ وڵاتێکی تر بەینەما سیرەکەی گروپێکی ئەوها گەورە بە ڕەتڵ بە دەیان و بە سەدان سیارە بە چەک و ئەسلحەوە بە جێشێکی زۆرە لە وڵاتەوە گەڕن ئەچن بە وڵات و لە وڵات و بە وڵات بێ ئەوەی کەوا معارەزە ببێ بۆی کە لیان بدێ بێەوەی کەوا بکوژرێن ئەمانە و چەندین شتی تر هەیە کەوا دەری ئەخات کە ئەمە دروستکراون و دەعمێکەیە کۆنتترۆلەکەی بەدەستخۆیانەوە نیە بەڵکو چەند وڵاتێک بە ئیتفاقی خۆیان ئەیان جوڵێنن لە وڵاتەوە بۆ ئەوڵات بۆ بەدەستهێنانی کۆمەڵی ئامانجی سیاسی یاخود ئابووری یا هەر ڕوویەک لە ڕووەکانی ترەوە ئەمە شتێکی وازح و ئاشکرا کە هەلی اختصاسی خۆی باسیەکە لە کەناڵەکان زۆر باشە بەڵام ئەو زەرکردنەوەی توندوتیژیەوەی کە زۆر جار لەلایەن ئەلامی ڕۆژاوە یاخود لە تا لێرەشەوە زۆر جار لە کۆمەڵگە مسلمانیشینەکان زەق دەکرێتەوە مەبەستێکی سیاسی لە پشتەوە نیە بۆنمە زیاتر خەڵک و ڕەنگەوا تێبگەنێت تەنها لە کۆمەڵگە مسلمانەکاندا مەسەلەن توندوتیژی و پەڕگیری هەیە بێگومان ئێمە منافەسەیەکی زۆر هەیە کە لە مابینی وڵاتانی ئیسلامی و غیری ئیسلامی لەلایەن دەسەڵاتدارەکانەوە ئێمە باز لە دەسەڵاتدارەکانەکە نەک لە گەل و شعبەکەی
لە بێگومان منافەسەیەکی گەورە هەیە لە مابینی ئەوان و ئێرەدا کە ئەیانەوێ بە جیاواز لە شێوازی پێشووتر کە ساڵانی ڕابردوو دەیان ساڵ لەمەوە پێش شێوازی ئیسیعمار و داگیرکاری بە سوپا و بە جێش و بە هاتنی ڕاستەوخۆ بووە بەڵام ئێستا ئەیانەوێ داگیرکاریەکان بە شێوەیەکی تر بێت لە شێوازەکان ئەوش داگیرکردنێک بێت کە بە هەر بە ئوسلوبێک بێت بتوانن خێروبێری ئەو وڵاتانە بەرن بۆ خۆیان بە بیانوێک لە بیانەکانەوە و ئاشوبە و ئاژاوە لەنا ئەو وڵاتانەیە دروست بکەن بۆی کەوا تەتەور و گەشە و پێشکەوتنیان نەبێت لە هیچ ڕوویەک لە ڕووەکانەوە لە نەڕووی کۆمەڵاتیوە لە ڕووی علمی زانستیوە لە نەڕووی ڕۆشنبیرۆوان لێ بکەن کەوات بەردەوام لە ناو کۆمەڵی گێژا و کێشە و مەشاکیلا بسوڕێنەوە بەردەوام بن لە ناو ئەوەدا هیچ گەشەیەک بە خۆیانەوە نەبینن تا ئەوان بتوانن ئیسفادە لە بەرهەم و بەروبوومی ئەوان بکەن ئێمە ئەبینین سەرەکی ئەو وڵاتانە خۆیان بۆمان ئەنێرن و خۆشیان نیان ڕزگارمانەکەن خۆیان وڵاتەکەمان وێران ئەەکەن بوونێ تحتی شارەکانمان هەموو تێگەدەن بە ناوی ڕزگارکردنەوە هەر کۆمپانیەکانی خۆشیان جارێکی تریانەوە دروستیەکەن یعنی دوێرانکردنی وڵاتەکەت بە پارەی خۆتەوە پارەت لێسێنێ تا بۆ دوێرانەکە و جارێکی کەشکە دروستیەکات و بنیاد دێنەوە پارەت لێسێنێ ینی وای لێ ئەکاکەوە هیچ یەکێ لە وڵاتە ئیسلامیانە هەرگیز نەتوانێت بەرەو گەشەکردن بڕوە بەڵکو هەمیشە لە خەمی ئەوەیە کە بتوانێت ژیانی ڕۆژانەی هاوڵاتیان یاخود وڵاتەکەی دابین بکات و سڵ بێ بەسەر کێشەکانی کە ڕۆژانە یەتەڕێی و گرفتی بۆ زۆر باشە زۆر جار گروپی پەرگیری بۆ نمونەوەکو داعش لە وڵاتانی مەسەر مسلمان نشیندا دروست دەبێت تا چەندێک ئەمە زیان لە خودی ئاینی پیرۆزی ئیسلام دەدات ئەمە گەورەترین زیان لە ئاینی ئیسلام ئەدات و ئێمە هەر جاریکە لەم کەناڵەیە کە بەرنمەیەکمان هەبوو خاص لەسەر ئەوەی کەەوە ئیسلام لە نێوان زوڵمی شوێن کەوتوان و دژاتی نارەکانی باسمان لەوە کردووەکەەوە زوڵمی شوێن کەوتوەکانی زیاتر زەرری داوە لە ئیسلام وی لە دژاتی نارەکانی چونکە دژاتی نارەکانی بە درێژایی مێژووی ئیسلام نەیتوانی وەزاربەیەکی وا بدا لە ئیسلام کەوا ئیسلام شەکەت بکات بەڵام زوڵمی شوێن کەوتوەکانی بەهۆی جەهلیان بەهۆی نەزانینیان بەهۆی عمالەتیان بۆ غەیری خۆیان وای کردووە کەوا ستەمێکی زۆر بکرێ وایە کردووە کە ئیسلام تەشویق بکرێ کەوا بکرێت خەڵک بێزار بێ لە ئیسلام خەڵک تااقەتی لە ئیسلام نەبێ و بۆ دەرەوەی خۆشی ئیسلام بە شێوەیەکی مشەوە نەقل بکرێ بۆ خەڵکی بەڵێ سوپاس دەکەم کاکتۆر کاتیشمان کەمەوە سەبارەت بە مەسلەی زۆرجار ئیسلامیەکان بۆچی مەسەلەن تۆمەتبار دەکرێن بە هاندانی تونند و تویژی ینی هەندێک خەڵک مەسەلەن لە کوردستانیشە ئیسلامیەکان تۆمەتبار دەکات بە هاندانی تونند و تیژی وڵا ئەوە پێچوانەکەی ڕاستە چونکە هیچ بەڵگەیەکیان بەدەستەوە نییە کە ئیسلامیەکان هاان بدەن بەڵکو کاتێک ئەم فکرە تونند و تیژەش ڕووی لە کوردستان و عێراق کرد لە پێش و هەموویەوە لایەنێ ئیسلامیەکان بوون کە ڕوبەڕووی بوونەوە چونکە دیارە ئەو فکرە وەکو فکر دێت ئەو سابێتە ممارەسەیەکی سیاسی و عسکەری هێنی لە مێشکی خەڵکا دروستە بێت لە دەرونی خەڵکا دروستە بێ ئەنجاو کەسانە دێن ممارەسەی ئەو قەناعەت و بیر و بۆچوونەکەن کە هیانە ئیسلامیەکان کە خۆیان مسلمان و ئەوانش کە ئەو فکرە تونند و تیژیان هەیە ناوی ئیسلامیان لە خۆیانەوە مسلمانەکان ئەتوانن ڕوبەڕووی ئەو فکرە بنەوە چونکە ئەمان ئەتوان قەناعەت بە خەڵکە مسلمانەکە بێن کەەوە لە چوارچەوەی ئیسلامە جێ نابێتەوە و ئەوە شتێک نێکەوەکو هەڵقوڵاوی ئیسلام بێ وەوە سوورەتێکی تەشویهی ئیسلام و ناشرین ئیسلامە بۆیە لایەنە ئیسلامیەکان هەمووەکو کۆر سیمینار بابەت نووسین بابەت بڵاوکردنەوە بە هەموو شێوەیەک دژی ئەو فکر و بیر و بۆچوونە وەستانەوە لەبەرەوە ئەوە قسێکی زۆر پێچەوانەیە و زۆر ناڕاستە کە ئەو تومەتە لە ئیسلامیەکان بدرێ بەڵکو بە پێچانەوەکو مامۆستا فەرمی زۆر جار دەوڵەتان و لایەنەکان کە دش بە ئیسلامن مەسلحەت و بەرژەوەندیان هەیە لە دروستکردنی ئەو کۆڕ و ئەو جەماعەت و گوروهانە چونکە ئەوانە هەمەتوان بەوە سوورەتێکی ناشرین بە ئیسلام بدەن کە ئەوان زان ئیسلام هێزێکە ئەتوانێت لە بەرامبەر ئەوانە ئیسلامی سودێک لەو گروپە توندڕەوانە وەردەگرێت نەخێر ئەوانە زەرمەندترین کەس لەو گروپانە ئیسلام و موسڵمانانن زەرمەندترین کەس لەو گروپانە لە دەستی ئەوان موسڵمانان و ئاینەکەن لە عێراقیشەوە دەرکەوتووە بەڵێ ئیسمەسا ئەوانەی کەواکو موسڵمان بنێن لە عێراقا پێشنوێژ و تارخوێن مامۆسای زانکۆ شەخسیاتە ئیسلامیەکان ئەمانە کوژان بەدەستی ئەوانە زۆر جار خەڵکی ئەلمانی نەبوونەتە ئامانج لەلایەن ئەو گروپانەوە یعنی ئەوەنە ئیمام و خەشارەکانی نەکردنەوەوانە ئەوەنە مزگەوتیان ڕوخاندووە ئەوەنە شوێنە ئاینەکانیان تەدمیر کردو شوێنی تریان والێ نەکردووە لەبەرەوە ئەوانە زیاتر دەستێک بوون بۆ ناشرینکردنی ئیسلام بۆ
ئەوەی کەواکو ئەو مەسیرە و حرەکەت و جوڵە گەورەی کە مسلمانان لە جیهانە هەیەیانە و دەستیان پێکردووە ئەوروپا و ئەمریکا لە خۆیان ترسان یعنی ئەوە هۆشداریەک بوو کە پاپای فاتیکان دای بە ئەوروپاوتی ئەگەر فریانەکەون ئەوروپا دوای چەند ساڵێکی تر ئیسلام داگیریەکە بەڕووی قەناعەت نەک وەکو عسکەری وەکو ئەوان لە ڕووی فکر و قەناعەتێنان و خەڵک بەویست و اختیاری خۆی مسلمانە بێ بە ڕێژێکی زۆر ئەوان بۆ ئەوەی ڕێ لەمە بگرن و بێنە ئەم وڵاتە ئیسلامیانە و سەرۆت و سامانی وڵاتانە بە تاڵان برن ئەم جۆرەشتانە دروستەکەن خەڵکی بێئاگاش لە وڵاتە ئیسلامیانە یا ئەوانەی کە سەر بەوان و دەست و دایرەی ئەوانن پشتیوانی لەوانەکەن و دژ بە مسلمانەکان دیعاە و پروپاگەندە. بەڵێ سوپاس دەکەم کاکتۆر زۆر بە کورتی سەبارەت بۆی کە پێشتر باسمان لەوە کرد کە پێکەوە ژیانی ئاینی هەیە پێکەوە ژیانی سیاسینی چۆن دەکرێن پێکەوە ژیانە دروست بکرێتەوە؟ حتمما پابندبوون بە پەیامە پیرۆزەکانی ئیسلام ئەو ئاداب و ئەخلاق و ئەو یاسانی کەوا لە قورئانی پیرۆزدا و لە فەرمودەکانی پێغەمبەردا صلی الله علیه وسلم داڕژراوە بۆ پێکەوە ژیان و تەبایی و خۆشەویستی لە نێو تاکەکانی کۆمەلگادا ئەمە پیادە بکرێ ئەمە یەک دووهەم کاربەدەست و بەرپرسانمان هەست بە بەرپرسیارەتی بکەن بەرپرسیارەتێکی ئاینی و مێژوویی لەسەرشانیان بەرامبەر بە وڵاتەکان بەرامبەر بە کۆمەلگاکان کەوا کێشەی نێو خەڵکی دروست نەکەن بەڵکو هەموو ڕێگەیەک بگرنە بەر بۆی کەوا گەلەکان گەلێکی ئاسوودە و خۆشبەختی بژین. بەڵێ سوپاسم دەکەم بەڵێ زۆر سوپاس بۆ هەرێک لە بەڕێزان دکتۆر محەممەد بامۆکی ئەندامی ئەنجومەنی سیاسی کۆمەڵی ئیسلامی و دکتۆر عەبدولفەتاح حوسێن مامۆستای زانکۆ سوپاس بۆ گونێرە لێمڕۆ سوپاس بۆ هاوکارانم تا بەرنامەیەکی تر خواتان لەگەڵ.